پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم. دەفەرمێت لە ڕیوایەتێک تردا درجة الصوم والصلاة. ئیماندار بەهۆی ڕەوشت و ئەخلاقی جوانیەوە، ڕەوشتی جوان، ئەخلاقی جوان، یەکەم شتێ پێش هەموو شتێک ئینسان بە ڕەوشت بێت، بە ئەدەب بێ بەرامبەر بەخوای گەورە، بێڕێزی بەرامبەر بەخوای پەروەردگار نەکات، بغرا نەبێت، لە خۆی بایی نەبێت. ئێستا هەندێک کەسی دەیبینین کاتێکە گوێ لە دەگری دەڵێن خوا لێمان خۆش بێت، دەڵێ بۆ لێمان خۆش ناوێنێ بۆ ڕۆژوین. ئەم جۆرە ئەمە گەورەترین بێڕێزی بەرامبەر بەخوای گەورە، ئەمە بێئەدەبیە دوو لە ڕووی بەڕێستان بەرامبەر بەخوا. کەسێک ئەوەندە لە خۆی بایی بێت بڵێ بۆ لێمان خۆش نابێت. بۆچی دەمان خاتە جەهەنەم و ئێمە نوێژ دەکەین؟ ئەدەب و ئەخلاق و ڕەوشتی جوان بەرامبەر بەخوای گەورە، بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی بیدعە نەکەیت و بێڕێزی بەرامبەری نەکەیت، بەرامبەر بە دایک و باوکت، بەرامبەر بە خێزان و منداڵت، بەرامبەر بە کەس و کارت، دراوسێت، برادرت، هاوڕێت، هەر کەسێک بێ. ئەگەر ئینسان ڕەوشت و ئەخلاقی جوان بێت، بە ئەدەب و بە ئەخلاق و بە ڕەوشت بێت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەهۆی ئەو ڕەوشتە جوانەیەوە دەگاتە پلەپایی کەسێک کە بە ڕۆژ ڕۆژوو دەگرێ بە شەوی شەو نوێژ دەکات. نە ڕۆژوو دەگرێ نە شەو نوێژ دەکا، بەڵام ئەجر و پاداشتی ئەو ئینسانەی بۆ دەنووسرێ کە ڕۆژی سونەت دەگرێ هەموو ڕۆژێک. کەواتە ڕەوشت جوانی لەگەڵ تۆدا لە تەعامولکەی لەگەڵ خەڵکیە زۆر گرنگە، پلەپایەت بەرزەکاتەوە. هەموو ڕۆژەکانی ساڵت بە ڕۆژوو بۆ حساب دەکرێ، شەوەکانیشی بە شەو نوێژ بۆت حسابەکرێ ئەگەر ڕکاتی نوێژیش نەکەی، بەڵام بەو مەرجەی ئەخلاق و ڕەوشتت جوان بێت.